لە چوارچێوەی سەردانەکەی سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان سەردانی کۆمەڵی دادگەری کرد و لەلایەن سەرۆکی کۆمەڵ و ئەندامانی ئەنجومەنی باڵا پێشوازی کرا. کۆمەڵی دادگەری ژمارەیەک دۆسەی ئامادە کردبوو بۆ ئەوەی لەگەڵ سوودانی تاوتوێ بکات و وەڵامیان بۆ وەربگرێت کە گرنگترینیان دۆسیەی هەڵبژاردن و موچەی فەرمانبەران و دۆخی ئەمنی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون. هەروەک دوای کۆبوونەوەکە عەبدولسەلام مەجید ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری خستی ڕوو. سەردانی ئێمەی کرد و باسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا. ئێمە بە بەڕێزانمان ڕاگەیاند لەبەرەوەی کە ئەم هەڵبژاردنە ساختەکاری تێدا کراوە و دیزایانی پێشوەختە کراوە و ئێمەی وەکو کۆمەڵ تێدا بە ئامان گیراوین بە تایبەت بۆ ئێمە پێمان ڕاگەیاند کە ئێمە بەڕاستی بەشداری پەرلەمانێکی بەم شێوێ ناکەین کە ساختەکاری تێدا کراوە دیزانی پێشوەختە کراوە. بابەتی سکاڵاکەشمان ئەو تانێکی ئێمە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان داوە بە بەڵگەوەش بەڕاستی ڕادستی بەڕێزانمان کرد و گوتمان پێمان باشە نابیستان چاودێر بوون بەو ئاراستەی بێ کە مافی ئەو خەڵکەی دەرکەوێت کە حەقی خوراوە تەجویل لێکراوە نەخێرنا باسیەوە نەکرد بەس باسیەوە کرد گوتی من هیوادارم چاوێک بەم براردا بخشێن. بەپێی ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر نیگەرانی خۆی لە هەڵبژاردننی دیزاینکراو گەیاندۆتە سوودانی و پێی ڕاگەیاندووە کە هیوای زۆرمان هەڵچنی لەسەر خاوێنی هەڵبژاردننی ئەمجارە و خەڵکمان هان دەدا کە بچنە بەردەم سندوقەکانی دەنگدان بەڵام بەداخەوە ئەنجامەکان جێگای سەسوورمان بوو کە پێچەوانەی چاوەڕوانیەکانی ئێمە و خەڵکی دیکە بوو کۆمەڵتیایدا بە ئامانج گیرا بوو. بەو هۆیشەوە تانەمان لە ئەنجامی هەڵبژاردنەکەدا و بڕیارماندا دان بە شەرعیەتی ئەو هەڵبژاردنەدا نەنین و نوێنەرانمان بەشداری پەرلەمانێک نەکەن و کۆمەڵ لەسەر بڕیارەکەی خۆیەتی تایبەت بە کێشە و گرفتەکانی نێوان هەرێم و بەغداش. مامۆستا عەلی باپیر داوای کرد ناتەباییەکان لەسەر حسابی خەڵک نەبێت و کێشەی موچەش بەپێی بڕیاری دادگای فێدراڵی تەوتین بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.